مردن موعدێکی دیاریکراوی نییە کە ئێمە بیزانین بەس خوای پەروەردگار و موعدە دیاریکراوە دەزانێت هیچ کەسێک لە ئێمە موعدەکەی بۆ دیاری نەکراوە پێی وترابێ دیاری کراوە و مەجهولە بە نسبەتی من و تۆ نایزانین کەواتە هەموو کاتێک لێتەوە نزیکە مردن چەند کەسە بوو دوێنێ ئەم کاتە لەسەر زەویا بوو بە تەمای ژیان بوو وەک من و تۆی دڵڕەق بەڵام ئەمڕۆ ژێر خۆڵایە کراوتە ژێر خۆڵەوە خوا ئەزانێ هەفتەکەی تر کێمان ماوین کێمان مردوین ئەوە دنیایە متمانەی دقەیەک و سانیەکی پێ ناکرێ ئێمەش کوردمانەتە جێگای یەکجاری خۆمان بەڵام بەخوا جێگای یەکجاری ئێمە نییە مردن ناخۆشە ناڕەحەتە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثی بوخاری هاتووە کاتێکە لە سەرمەرگا بوو دەستێ کرد بەناو ئاودا تایە بوو لەشی گەرم بوو ئاوەکەی دەکرد بە دەم و چاوی خۆیدا و دەیفەرموو لا إله إلا الله إن للموت سكرات لا إله إلا الله مردن چەند ناخۆشە مردن چەندە ناڕەحەتی هەیە ئەگە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بفەرمێ مردن سەکەراتە ناخۆشە ناڕەحەتە من و تۆ چیمان بەسەرا دێ لە کاتی مردنە خدا خۆی دەزانێت چۆن دەمرین لا إله إلا الله إن للموت سكرات بەخوا مردن ناخۆشە زۆر زۆر بەس ڕزگاریشمان نابێت لە دەستی بەخوا کەس نییە لە دەست مردن ڕزگاری بێ کەواتە خۆتی بۆ ئامادە بکە